سڵاوتان لێبێت لە چیای ئەزمەڕ و گۆیژە بەفرێکی زۆر خۆشباریوە جا هەر بوو بۆنەوە خەڵکێکی زۆر ماشەڵا لێرە کۆبووتەوە هاتوون لێرە وێنی یادگاری ئەگرن جۆ لە گۆرانی ئەگرن وێنێ ئەگرن شەڕە تۆپەڵ جەوی خۆش بەخۆیان دروست دەکەن هەر کاتێک کە بەفرەبارەیە خەڵکێکی زۆر لە دەروی شاری سلێمانی شەوەیەنە شیای ئەزمەڕ و گۆیژە و ئاێنێ و لە نزیکەوە چیان بەم دیمەنە جوانە بکەوێ چکە دیمەنی بەفربارین تایبەتە و هەموو هەمیشە بەفر ناوارە و کاتانیشی کابارەی خەڵکێکی زۆر زۆر لە خۆشیە یەن بۆ ئێرە و وەکو وتمان بۆ شەڕە تۆپەڵ بۆ گرتنی وێنە بۆ وەرگرتنی جێوێکی خۆش ئێمە لەگەڵ بەشێک لەو خۆشەویستانی کە ئێستا لێرن گفتوگۆکەین بابزانین چێڵن لەسەرم بەفربارینە و کاتەکانیان چۆن بەسەرە بن لەگەڵ ئەم جەوە خۆشەیە بینەرمان من تاکۆتایی پرۆگرامەکە. ڕێزی چاوم قوربان چاو بن بنێشتەکەت بنێشتی کوردیە؟ بەڵێ بەڵێ چکو کوردی نەبێ بنێش کوردیش بخۆین نابێت بنێشتی تر بخۆی حەزم پێی نییە هەر لە کوردیەکە حەزنیە؟ بەڵێ هەر وەڵا زۆر سپاس پێ چۆن ئەم جەوە؟ وەڵڵاهی بە حکمەوەی کە باران و شتەکە درەنگ باریوە لەم کاتێشە ئەم بەفرەی کرۆ شتێ زۆر خۆش و مەنزەرە زۆر جوانە حتا بڵێ خەڵکی لە هەموو شارەکان عێراق ڕووی کردە دە سلێمانی و لەخوا بە زیادی شتێ زۆر خۆشە و جێوی خۆش و ساف ماڵەوە بە زۆرتوان هێنایان تۆ بە زۆرەوان هێنا وەڵڵاهی وتم خۆتان حازرگن با بڕۆین بۆدا بۆ کێوتم بۆ ئەزبەر و دێم ڕۆ با بڕۆین خۆشە ماڵم ناڵ بەم شتانە بڵیان خۆشە بەڵێ بەڵێ زۆر خۆشە بەڵێ چەند بەلاتەوە گرنگە ئەوانەی کە خێزاندارن دەستی ماڵ مناڵەکانیان بگرن ئەم چەند کاتژمێرە ئەو کاتە بەوان ببەخشن زۆر بۆ ئەوان دروستکان مناڵ دڵی پێ خۆشە ژن دڵی پێ خۆشە زۆر ڕاستە قسەکەت تەبەن ماڵ ئەبێ هەمووی کۆکراوی یەک بێ هەمووی لە ئەمرونیا یەک بێ قسەیان یەک بێ ئێستا من کەوتم لە ماڵەوە باوڕۆین لابۆ کێوتم بۆ ئەزبەر هات سوار سیارە بووم لە چەمچەماڵاتم بۆیرە یاخوات سەلاوەتی وەکوتم ماڵم مناڵ زۆر دڵیان بۆ خۆشەکە پیا و بیان گەڕێنێ بەڵێ وەڵای خۆم چەمچەماڵ شەواتن لەو ڕێگا دوورەوە بەڵێ کوڕە چەمچەماڵ خۆم ئەسمان کەرگوشیە ئەگەر لە کەرگوش بە هێراتم بەڵام وەک لەبەر قسەکەی جەنابەت کەوتت لە قسە یەکتریابن بەڵێ زۆر ڕاستە یعنی کۆمەلگا پێویستە سەرەتا لە ماڵەوە دەست پێ بگەی حتا ئەگاتە سەروی هەمووی ئەبێ لە قسە و ئەمرونیا یەکاوێت زیاتر مەبەستەکەم ئەوە بوو کە پیا و بتوانێت دڵی ماڵ مناڵەکەی خۆشکە ئەگەر بە دەرچوونێ بێ بە پیاسەیە بێ وەڵایی من خۆیان لێشیان بپرسە باوەڕ ناکەم شوێنێکیان سوێ شتێکی باشە ئەوە نمونەی باوکی وەکو تۆ زیاد زۆر سپاس هەڵبەدەم و لە فستا دیارە کە دڵسۆزی ماڵ مناڵەکەتی ماڵەگەڵم گوڵانی شاقسە بکەم سڵاو لێ بێ چۆنی باشی سەرماو نییە وێنە و کرد ڕەسم تۆ پێڵی ڕەسمیان پێڵی وێنە هەردێکی پێڵە هەردێکی یاریەکە ئێدە باشە وەرە وەرە بۆ شو ڕۆی وەرە بزان پۆلی چەنی پۆلی چوار یاری و کرد لەگەڵ باوکتە نەوەڵا ئێساتی ئێستان شتەڕە تۆپەڵە نەکردووە نەوەڵا لە خۆ بە دوای دەستە جوانەکانت تەڕ نەبێ باش گوڵەکەم تۆرە پێشەوە وەرە تۆش لەگەڵیان نابە ئەی تۆ ناوت چییە؟ سیمە سیما خانوەس ئەچۆنە؟ وەڵا باشە وەلی چەنی؟ هەشت دڵخۆشی ناوبەفریا؟ ئەروەڵا زۆر خۆش ڕاستمتان کرد؟ وەڵا زۆر نابێتنە گردمان بەس ئازاتوو کاتێکی خۆش و جێکی خۆش بەسەربرن و دواتر بە سەلامەتی بگەڕێنەوە ئەی کاکەی جان سڵاو لە تۆ وەرە شێرە پیاو تۆ چۆنی؟ ناو چییە؟ ژیار ژیار جان چۆنی؟ باش تەندروستی چۆنە؟ باش وەزع باشە؟ دەسەیری من کە گوڵەکەم یاری و کرد؟ نا ئێشان دەستی بێ نەکردووە؟ نا حەزەکەی شەڕە تۆپەڵکەی؟ حەزەکەی تۆپەڵەکە بدەی لە چێ؟ قشکاکەم کامیان؟ بچکاکەم حەزەکەی لەوە بەی؟ بەشی بچووک بچووکی پێوەنێ باشە با ئازاری پێ نەگا ئەی نانی بە باوکتەوە؟ نا بۆ؟ لەی نات دڵ و نایە؟ نا باشە ژیاریان گەشتان ساغ یاخوا ئەحواڵە باشی شکر؟ باشم زۆر سپاس شەڕە بەفر کرد؟
ئەرە وەڵڵا تۆپەڵە وەشانیان تۆپەڵە بەرکەوت وەڵی تر هەردووکیان زۆر لەگەڵ چی هاتووی؟ وەڵا لەگەڵ هاوڕێکانم هاتوو کانتەوەتان مە شەرمەکەن ئارە وەڵا زۆر شەرمەکەن ئەڵم با دەرنەچین زۆر سپاس دەکەم تۆ هەر ناتێوە بێ نانەوێ هەمووتان تامان ئەمڕۆ بڕیارتان یاوە بێن لێرە شەڕە بەفرکان چێڵی لەسەر بەفر ینی هەیە زۆر حەزی لە بەفرا تۆ ژوای؟ وەڵام من خۆمیکێکم لەو کەسانەی زۆر حەزم لە سەرمایە و خاسن کەوتیان ئەمڕۆ بەفرە بارێت و جەوەکەی ئاوایە یەکسەر ینی بە تەلەفۆن کۆ بووینەوە لە ناویەکە وتمان با بڕۆین بزانین کەشەکەی چۆنەوە هەنێ ڕسم بگرین و شەڕە بەفر بکەین شەڕە بەفری باشە کرد ئەرە وەڵڵا بووم بەفر لێم تۆپەڵی باشە وەشان ئەرە وەڵڵا ئەرە وەڵڵا وەڵە بەرکەوت کورە هەر نییە سێچیان لێ کردوم یاخوا لەش ساق بێ مەمنون هاوڕەکانت وە خۆشت ینی خوێندکارن یان تاوتان کردووە بەڵێ بەڵێ هەمومان خوێندکارین ئەخوێنین چەندن؟ وەڵاهی ئیشەڵام ساڵێکی نەزانکۆ لە دوانزەن بەڵێ بەڵێ خۆ لەشتان ساق بێ ئیشەڵامیشە سەرکەوتوو بن خۆشترین شت لە بەفرات چییە؟ چی شتێکی بەفربارین چی دیمەنێک بۆ تۆ سەرم ڕاکێش وەڵا خۆشترین شتی شەڕە تۆپەڵەکەی لە خۆشترە ئەرە وەڵا اینجا جوانێکەشی جوانێکەشی لەولاوە بۆستێ و بۆ ڕسمیش زۆر زۆر جوانە بەفر ینی هەر شتێکی کاتیە زوو ئەتوێتەوە کەم کەمە بارێ کە ئەیشبارێ خەڵکێکی زۆر لە دەری کۆبنەوە تاکید ئەرە وەڵا نییە لە کەلار و گەرمیان و ئەو دەڤەرە بێ چتە زانکۆ نەوەڵا هەموو خەڵکیەکە ناسی ڕاستە بە تاکید نەوەڵا نیمە ئەوانی هەمن شوێن بەفر نابارێ وەکو بۆ نمونە کەرکک و چەمچەماڵ و ئەوانە گلەی ئەوواکەنەڵم بەفر نابارێ گەرمیان قەیچێکە بابێنە ئێرە زۆر احتیاتیە ڕێکۆڵێ بانێن نانا بابێن ینی ئێمە هەمومان کوردین لە هەر شوێنێکی ئەم دنیای بین بخۆشحاڵیەوە بۆنا ئەتوانن بێن نانانەوەڵا بەفری من نییە یخوای گەورەیە زۆر زۆر بە سەلامەتی باشی حاڵت وەرزە زۆرە ئەی تۆ چۆنی باشم باشی بەڵێ وەزع چۆنە باشە باشی ئەی تۆ چۆنی باشم ئەی من چۆنم تۆش باشی باشم وەرە وەرێرە گوڵەکەم وەرێرەوە وەرە تۆ ناوت چیە؟ سەروا هادیە هادیە بەها بەها ئێوە چیەکە بن؟ پورزا و ئەوانەی پورزاوانن ئەمە چی تۆ بێ؟ پورزا ئەی ئەمە چی تۆ بێ؟ ئەی ئەمە چی تۆ بێ؟ خوش ئەی ئەمە چی تۆ بێ؟ پورزا ئەیدا باشە ئەی چیەکەن لێرە؟ وەڵا هاتین بۆ شەڕە بەفر ئەم شتانە ئەی شەڕە بەفرتان کرد؟ بەڵێ خۆش بوو یەس لە کەسە یا؟ ئەرە وەڵا ئەمەم هەر کوشت هەر کوشتت؟ چۆن دڵێ لێ؟ وەڵا ئیترێویش لێیە ئەش لێ یای تۆپەڵەکە و کێشا بەگوێیە؟ ئەرە وەڵا کردمە ناو کڵاوەکەیوە باشە هەوڵ بن نەیدەنە لە دەموچاوی یەکتری باش؟ نەمیا لە دەموچاوی ئەمەی لە دەموچاوی چکە دوای خراپە خراپە ئەی تۆ لە پۆلی چەنی؟ چوار چواری ئامادەی؟ ئەی تۆ؟ چوار چاوە چیە خۆن؟ پەتاتە ئەس لە پەتاتەیە؟ ئافەرم ئافەرم ئەی تۆ پێم بڵێ جەوکەت خۆش بوو لەم ناوە؟ ئەرە وەڵام بەدڵە بوو؟ زۆر زۆر کرد ئەرە وەڵا شەر بەفریرەشمان دروست کرد ئەی کوا شەر بەفری نەکرد؟ وای کرد؟ باشە ئەکاتەنە خۆتان سەرماتان نەبێ باش؟ باش وحافزی لە بینەرەکانم بکەن باشی کامل يا بخير بين بقى جيش سليماني بكنالي زوما درب لا نقراني خدايا شركة توبنا همو كان من دكاني وقوتي لا وكوي بو كارمندي زوما يقبن رمدا شوي كارمندي كيف فعالة همو كاس خوشي دوي صلاو لو كان على بيصد على رحمني عن كوي
دەکەوە بۆ کاناڵی زوومە دووپاتی دەکەمەوە مەمنونی ئەو کەسانەم ئەوەی جمهوری ئەوە کرد بەخمەندارابی بەو باڵایەی بڕیوە بۆ کاناڵی زوومە زۆرم بە مەردی دیوە 52 ساڵم عمرە جەوی ئاوام نەدیوە سڵاوێش بۆ هەموو کارمەندەکانی کاناڵی زووم چاومانن خۆشەویستن ڕێز و سڵامانێ بۆیان ڕستمە گرت وڵای زۆر ناوێ هاتووی چی بووە مێشکم جوڵا وەرێرە وەرە ئەوە کێ بوو دەستێوە ڕاست بەسە کاکە ئەو دەرچوو چۆن دڵتان دیاوە لێمەدەن وەرە سەیری ئەوە ئاژان من کەوتیشم خام و جانم خۆڕە بەخواستەکەەوە ما دەکەم وڵا باش سپاس چنی بەزمێنە نەسەرمە لە چۆ هاتووی لە داقوقەوە داقوق ئاری وەڵا یاخوا لەرسان فاستەکەم ڕێگە جەوەکەی چۆنە کامێرا ناکەم شوێرەکەم باش نییە ناکەوی ئاجان داقوق وەفر نەباریوە نەوەڵا ئەی لە کەفری و کەلار وەڵی لەو ناوەش نەباریوە نەباریوە بەسە کاکە بەسە مناڵە خۆش بوو جەوەکەی خۆش بوو وەڵی جەوەکەی خۆشە زۆرش نابێ هاتوینە 20 ساعتێکە بێ ئەو گومانی برادریشە ئەو گومانیان خۆی زستانیانی بەفر و سەرما و سۆڵە بۆ جەوەکە خۆشە بێ درێم خەڵکەش کە دەرچۆمی بۆ خۆش دەربڕین و بۆ کە بۆ دەرچۆکامی دڵی خۆشەوە بۆ بەفرێتە دەرەوە برادری شابی ئەو گومانی سوعبەت و قسە و زۆر خۆشرە بێ جەوەکە برادریەکە وەڵامە برامی تایە و خۆشکەزا و ئەرە وەڵامە کە سوگاریەکین قوربان شاوە لەگەڵ کە سوکاری خۆتابی ئەی براگەم تۆ چۆنی والله لە خوازێ لە خوا بەزێ سەلامت چۆ هاتوون وڵایە چەم چەماڵەوە خوا بەخێر سەلامت بیا خوا چەماڵی وڵایی هەنێکشمان خەڵکەیرە هەن سەنگا و چەم چەماڵ و داوەرم براوەرە شەرمەکەندەی کێشە نییە پێم بڵێ شەڕە تۆپەڵشتان کرد وەڵی نیان ێش بچینە سەرۆتا بیکەین ئەیرە زۆری لێ نیە بڕۆنی و سارتان پێ ئاسایش وەڵانیان هێشت سەلامەتی و خەڵک سەلامەتی خۆشمانارە وڵا سیارا خزێ لەسەرەوە ڕۆتان پێ سەرکێشی پێوە مەکەن نەوەڵا نەوەڵا برا ئێمە قانون جێبەجێغین سەلامەت بیا ئەی تۆ لەگەڵ ئەم کەش و هەوایە ئەتەوێت یادگاری تۆ مارکەی وێنە بگری چکە زۆر کەسای هەلناو بەفرە حەزەکە ڕسم بگرێ وەڵاو گومانی دیان ئێمەکە ئێم بۆ ئەم بەفرا بۆ یادگارێک و بۆ نێک و لەگەڵ کۆمەڵێ خزم و کەسی یەکا و خۆشەویستی یەکا سەرما و سۆڵەکە ژێناوێت دیت تامان ئەم بجەوە بەفرێش بە ڕسمکردنەوە جوانەوە گومانی دیانە وەڵام گرت ئارە وەڵا ڕسمان کرد و بۆ خۆمان کابراوتی پاقلەیەکی خۆشمان خوارد و جوێکی خۆشمان گۆڕی و سەلامت بیا خۆی و خێریان سەر هەردوو چاوم دەستان خۆش بێ و یاخوا سەلامەتی بێن بە سەلامەتیش بگەڕێن دەستان خۆش بێ و سوپاسانەکە یاخوا بەخێربێن سەر چاو بەخێر بن یاخوا داخواتوی بەڵێ یار وەڵا بینە بە فرشتێ نەگرن وەڵی من فکرم لەو لا فکرم لای منیە چۆن ئەم دیمەنە وەڵی ماشەڵڵا زۆر خۆشە خۆشە هەر زۆر زۆر چاک باریۆ بەس لەبەرەوەی کە خۆشگا بیانێ شابرەجە سرە زۆر خۆشرە بوو سەرەوە باشتر باریۆ بەس لەبەر سەلامەتی ئەو خەڵکە ڕاستی باشترە باشتر تەقەم باشترە ڕێگان خۆم خەڵکە ماشەڵڵا خوا خۆشتەوە یادی ئیتر هەرچەنە بەرز کێشەی نێنە ڕات یاخوا بەخێر چۆن داچی خێر بە یاخوا سەر چاو باشن بەخێر بن یاخوا سەر چاو سۆنی باش چیمانەیە بەڵا بەدڵی تۆ ترخێنە ئەگەر بی خۆی ئای خۆم بڵە خزمەتان بە قوربان تۆ چۆن دایکی من ئەحواڵتان باشن بە ساقەتان ئەمرتان درێژ بێ یاخوا من ڕۆژێکتان هەر خۆشی بێ بخاتر باشی بە قوربانە بم ئەمرتان درێژ بێ یاخوا یاخوا خوایە ئەم دنیامان بۆ ئەم گەنجانە بۆ باشکا بۆ هەموو مسلمانێ و بۆ ئێمەش کە چوینە تەمەنەوە ئێوەش ڕەحمان پێ بکەن ئێوەمان بۆ بێڵ یاڕەبی بانە بم یاخوا تەمەن درێژ توای سەڵا ئەم ژیانە بە ئێوە خۆش بە ساقە بوو مەڵای ئەمەش بە ئێوە دڵخۆشین
هەموو هیوایەک و دوعایەکمان بۆ گەنجەکانە ئێمەش تازێمە تەواو بووین. خوایەوە بپارێزە یاخوا ئەم دیمەنە جوانە بەلاتەوە. ئارە وەڵا زۆری جوان دڵخۆش تەلەفۆنم بۆ کوڕەکە کردوتم بەفرە بارێ تیدایکە خۆ حاضر کە ڕۆینی ئینشەڵا بە ساق. ئەمە تۆ ئەو تڕخێنە و لێناوە؟ نەوەڵا خێزانی ڕێباز لێی ناوە بووکەکە یاخوالشی سا بە ساقەی تۆ بم بە قوربانم ئەمر ئەی تۆ چۆنی برای قوربانم کاگارژیان تۆ باشی برای منە حاڵە باشە وەڵام من چا ناخۆم بەس مسەوەڕەکەم چاخوا ئەی ترخێنە وڵات ترخێنە ئەخۆم ئێدا باش ناشە یاخوا زۆر سپاس الحەمدولیلا یاخۆ کەش و جەوەیە وەڵی زۆر تایبەتە ئەم جارە بە هەمویڵی با کەلاریەکانی ئەم جارەڵم با کەلاریەکانیش بێن زۆرە کەلارەکانەکە ماشەڵا چاکی دێکردووە پەنا بەخوا زیادریشی دێگە چەند کەس هاتوون وەڵایی خۆم و دایکم و خێزان و مناڵەکان و خوشک و ئەوەی گرتوێ دیویە ناومە ئارە وەڵا بەمواتون کاک ئێمە ئەی چۆن وەڵایی هەمویان کردووە بە قوڕئار وەڵا ئەنجاکە ڕێژ نییە بوو باجی خەڵکیش نەگرین اینجا نفسی و خەڵکەش نییە دەستەماچی خوا لە خزمەت دیان بەزی دەرگ کە سەفرە و داغزە بێ بە ڕسمی تۆزێ بادایژان عزیێت نەکێشێ کەمێت تەقێنە ئەخوین من کەمە خۆم باش یەکمانینە یەک بخارە ئەینا بێ بکەینە سەفەری ببینەوە وەڵا جاشتان بێ لە خزمەتدانە وەرە بە بخارەکە و لە خزمەدا ئەوە دایکیشم لێی ناوە بە زەمەی خێزان وت مابزارەمەی ئەو بەری قوربانە بێ یاخوا بەخێر بێ تێستیەکەین وەرە لە خزمەتدانە قوربانە لەبەر مبارەکی مەجلیسەکە بەسەوە ئەوە زۆرە بەخواوە زۆرە ناخۆرسیانی آخر زانین شەرمەخوا زۆر نامێنانم خوارد بە تااقەت ئەوە وە گوسو بووە بە تااق لەگەڵ ئەو کاکی کامێرامانەوەی خۆشەویستە یاخوا عافێتام دەخوا بەزیاد یاخوا باش بنەوە بۆیە پرسییم لە شێواتون بەشێک لەوانە لە دەرەوەی سلێمانیەوە هات لە خواری عێراق هاتوون بەداشتی وڵا کەلاری تایە خانقینی تایە خەڵکی دەرەوەشی تایە خەڵکەکەی خۆمان زۆر کەمیان ئەمڕا دروستەکەشی تۆ زەهینە تەڕانی زۆر نییە بەبوونی لاحی ئەمنیشەوە ئاسایشەوە ڕێگەیان گرتووە ژینا سەروتر خۆشترە بوو بەڵێ بەتەشی تۆ بین چۆنە لەگەڵ بەفرە وڵای من حەزم لێیەتی مناڵەکان مەزۆر توانێ ناویان تۆ بە زۆر ئەوانێنەوە چەند جارە مناڵەکان پیاوتم پێشتر بەزەم جارە خۆموتم بابێن هەمیانم کۆ کردوتم باشین جێ بگۆڕین گرت ئەی تەواان بەتەشیت لەخوا بەزیاد الحەمدولیلا ئەی تۆ چۆنی حاڵ چۆن یاری و کرد بەڵێ یاری لەگەڵ چیاکە لەگە خوشکەکان ماشەڕە بەفرە لیان دا یان تۆ لەواندا هەردووشێ تۆپەڵی چاکە وەشان هەڕەوە دەستکەشەکەیشت ئازانم دژە ئاوە تەڕ بووە بەرەوە ئەگان لێت بە سەرمات نەبێ تۆپەڵ و زیاتر نابە کێوە ئەو خوشکە خوشکە ئەینە و نابە باوکتەوە با بەزە ئەو زیاتری نای بەمنەوە باوک زاشێتەوە ئەی گوڵەکەم تۆ چۆنی باشی بە قوربان باش ناوت چییە؟ میلینا میلینا لە پۆلی چەنی؟ 5 وێنە و گەروێنە؟ ئەرەڵا لەگەڵ چی ڕسمە کرد؟ هەر هەموو جەماعی؟ ئەرەڵا یاری و کرد؟ بەڵێ دەستت سەرمای نییە؟ ناوەڵا دەستکەشەکە بکە بۆ دەستت بە سەرما و نەبێت باشە؟ بەڕ نەبووە؟ ناوەڵا چەرمە باش حەزت لە بەفرە؟ بەڵێ بچن بۆ شوێنە تۆزێ بەفری زیاتر لێبارێ بێ ئێرە تۆزێ قوڕاوە ئەرەڵا یاخوا دەشتان ساو بێت زۆر سپاس گوڵەکەم خوافیز خوافیز چۆنی باشی؟ لەگەڵ ئەمە کۆتای پێێنە چۆنی حاڵت؟ بۆ بۆ هیلاک بوویتە؟ وەڵای نازانم ئێستا هاتم یاخوا ساق بڵێ چۆ هاتی؟ وەڵای لە سلێمانی هەر لێرە هاتم بەفرە ئەڕۆڵا زۆر خۆیان یاری پێ بکەیت یاری یاری پێ بکەیت ئەڕۆڵا حەزەکەی بینی بە چێوەگە تۆپەڵێکت خڕ کرد ها؟ ئەگە تۆپەڵێکت خڕ کرد اینجا بینی بە چێوە هەنی پێم کێشاو بێ؟ نا ئێستا بوو نمونە ئەوە بە ئێرە تۆزە قوڕاوە ئەگەر تۆپەڵێ بەفرت کۆ کردەوە ئاوەکو کفتت لێ کرد ئیجا حەزەکەی بینی بە چێوە لە چی دەی؟ وەڵای لە باوکم و دایکم و براکەم ئەخە تۆپەڵێ بەش ناکە وەڵای زیاتر بە باوکم بۆ یەک تۆپەڵەکە بەدەستەوەیە دایک و باوک و خوشک و براکان دانیشتون ئەینی بە کامیانەوە وەڵا بە باوکم بۆچی بە باوکم حەزم لێ ئەنی بە کێوەی ها؟ ئەنی بە کێوەی وەڵا لە پشتی دەمار پشت باشە نێنی بەسەریەوە باش؟ نایە بەسەریە تۆ باوکت؟ وەڵا ئەوە چە؟ ناوی چییە؟ فریات دەبانیکە بانیکە با
ورا خۆت مەڕۆ وەرە کافریاد وەرە بە قوربانە بم وەرە بە قوربانە بم ئەتا باوکێ قسەم بۆ بکە تۆ پۆل چەنی ئاگاداری خۆت بە تۆ پۆلی چەنی ئەخێنی پۆلی پێنجی خوا لەش ساغ بێت هاتووی شەڕە بەفر و یاریکەی لێرە ئەمە کافرادینەوە کافرا سەلام عەلەیکم چۆن جانە بەڕێژی سپاس دەکەم ئێوە چۆن بە قوربان سپاس یاخوا بەخێر بێن خۆت و ماڵم سپاس دەکەم بە قوربان سپاس دەکەم بە خراتی وەشەکەی و بەڕاستی جەوەکەشی خۆشە سەرماگەی بەفر خۆشە بەفربانی بم سەرمایە خۆشە کو لەخوا بەزیابێ خۆشەوینە ئەو شتانە نییە کولەڵە ناهێوینانیە و دوایەوە لە ناو شاری چونکە بەفر نابارەیە ئێتە بەڕاستی من بەڕاستی ئەستە دینجا بەڕاستی مناڵەکانیش وتیان باوکە باوچین بۆ سەر شاق بۆ سەر بەفر جا حەزیان لێیە کورە نەوەڵە ناحەو هەچەنە قەڵەباڵەخە بەڵامی تر چی بکەین لەبەر خاتریە مناڵادا کەبووی بە باوک ئیتر بەرپرسیاتی و زیاد دەکا ئەبێ دڵخۆشیان کەی بیان گەڕێنی وڵڵا ڕاستەکەی بێ دڵیان نەکەیە هیچ کاگە مناتوانە جاراوە جویان بۆ دروستکەی وڵا مناڵە پێ خۆشەوە ئەوڵا بەتەبەتی لە کاتی زستان و کاتی بەفرای نەخوا هەوینان کوایە ئەی لە خۆشە بەڵام زیاتر ئەسران هاوینان بەفرەبارێ بەس لێرە نا لە رووسیا ئاوەڵا ڕوسیا جاوەدای بەفرە جاگای شەڵە وڵاتی ئێمە ژوا بەردەم بەفر و باران بۆیەوە کورە بەرەکەتی خوای تۆزش باریوە کورە وەڵڵا کەلارەوەش نابارە جا خۆرچی هەرەی خەڵکی گەرمیانوانە نیان بۆیدا خەڵکێکی زۆر لێ لە داقوق و کفری و کەلارە و لێرن ئەوانەی گەرانەکانیانانی عەرەبەکانی زۆریان پێ خۆشەمیانیان بۆیدا باشە بەش هەمووانەکە کورە لەخوا بەزاوێ کورە عیبی نییە یاخوا بەرەکەتی خوای گەوری هەرتێکە بە قوربان سپاسان بەڕێژیان بڕۆ لەگەڵ ماڵ مناڵەکەتا بەیوا جێ خۆش دروستکەن گوڵەکەم خواافیز ئاگاتان لە خۆتان بێ باش زۆر دەسپاس زۆر دەسپاس ئەوەی کە ئەیبینن جۆش و خوڕشی وڵاتیانە بێگومان بەتایبەت مناڵان زۆر حەزان لە دیمەنی بەفربارینەوەکو خۆتانی بینن پێ ئەکانن دڵخۆشن یاریەکان وەلەگەڵ ئەوەشە لە دەروی شاری سلێمانیش لە کەلار خانەقین لە ناوچەکانی گەرمیان و تەنانەت لە جنوبیش خەڵکێکی زۆر سەردانی چای ئەزمەڕ و گۆیژاکەن و بۆی کە لێرە دڵی خۆیان خۆشکەن دڵی ماڵ مناڵەکان خۆشکەن وێنی یادگاری بگرن شەڕە تۆپەڵ بکەن بەفر بخۆن جەوەکەی بۆ ئەوان زۆر تایبەت و خۆشە و بەفرێکی باشیش باریوە و هەتایەت خەڵکێکی زۆر سەردانی عێراقە بۆی کە شەوایەکی خۆش بگۆڕن ئەم کاتژمێری کە لێرن بە خۆشی و بە پێکەین و بە خەندا بیبەنە سەر باشە قوربان گیان زۆر سپاس خواحافیزتان